سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە جەژنی ڕەمەزان دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم بۆچی لە دوای کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مسلمانان جەژن دەکەن؟ ئەو سونەتانەی کە پێویستە لە ڕۆژانی جەژندا جێبەجێیان بکەین کامانن؟ کۆمەڵێک کار و کردەوەی نەشیاو هەیە کە پێویستە خۆمانی لێ بە دوور بگرین لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا کامانن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كاتك بيغمبري خاص صلى الله عليه وسلم هات مدينة بيني روجي كان أبو قاطو قبيان تياكدو یاریان تیا کرد و پێکەنین و سوحبەت و قسەی خۆش و شەڕەشم شێر و ینی وەکو وەرزش ینی وەکو مەشق ئەو شتانانەکە پێغەمبەری خوا فەرمووی ئەوە ئێوە نەتانزانیوە خوای گەورە بۆی گۆڕیون بە دوو جەژن، ئەم ڕۆژانەی بۆ گۆڕین هەموو میلەتە جەژن نییە، بەس خوای گەورە بۆ ئێوەی گۆڕیوە بە دوو جەژن، بە دوو ڕۆژی مبارەک و چاک، ئەویژێ چیان جەژنی ڕەمەزانە و چیان جەژنی قوربانە کە هەمومان نەزانین لە دوای جێبەجێکردنی ڕوکنێکە، چونکە زانەکانە فەرموون ئەو ڕۆژە جەژنی مسلمانە کە گوناحیان نەکردوێ، ئەو ڕۆژەی گوناحیان نەکردو ئەو ڕۆژە جەژنی مسلمانە. ئەجا ئەگەر گوناحیشی تیان نەکردوێ و فەرزێکی ئاوا گەورەش جێبەجێ کرابێ و ڕۆژوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک ڕۆژەکانی ڕەمەزانی گرتبێ خوای گەورە لە گوناحەکانی ڕابردووی خۆش بووە. هەر کەسێک من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک شەو نوێژەکان و تەراویحەکانی ڕەمەزانی کردبێ جێبەجێ کردن لە کاتی خۆیان خوای گەورە لە گوناحەکانی ڕابردووی خۆش بووە. ومن قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک تەنها شەوی لەیلەتول قەدر یەک شەو بەخەبەر بوو بێ عیبادەتی کردبێ ئاگای لە خۆی بێ شەوەکەی زیندوو کردبێتەوە، چونکە ئەو شەوە زیندووە لە چاو شەوەکانیکەوە، شەوەکانی کە بە مردوو حسابن عیبادەتیان تیان ناکرێ، ئەفەرمێ خوای گەورە لە گوناحەکانی ڕابردووی خۆش دەبێ. جا ئینسانێک کە عیبادەتی کردبێ بە خواردنەکەی کە پارشێ و بەربانگە خێری بۆ بنووسێ، بە نەخواردنەکەی خێری بۆ بنووسێ، بۆنی دەوی کە ناخۆشە بەلای خۆی لای خوای گەورە لە میسک خۆشتر بێ. ئەجا ڕۆژی گرتبێ گوناحەکانی پێی سڕابێتەوە، شەو نوێژی کردبێ گوناحەکانی پێی سڕابێتەوە، شەوی لەیلەتول قەدر دانیشتبێ گوناحی معنای هیچ گوناحێکی پێوە نەماوە، بۆیە شایستەی ئەوەیە کە ئاخر ڕۆژی ڕەمەزان کا بە جەژن لەبەرەوەی کە یەکەم خاڵیان لەبەرەوەی کە ئەو عیبادەتە گەورە جێبەجێکرا، ئەو ڕوکنەی ئیسلام جێبەجێکراوە، لەبەرەوەی کە خوای گەورە یارمەتیان بە ئاسانی بە ڕێکوپێکی بە چاکی ئەو عیبادەتەمان کرد، خوای گەورە قبوڵیکە. دووەمیشان لە جەژنە یارمەتی ئەم هەموو فەقیر و هەژارات ئێمە هەردوو جەژنەکەمان وایە. جەژنی ڕەمەزان سەرفترەیە، ملیارێک و 500 ملیۆن مسلمان سەرفترایە. جەژنی قوربان ملیارێک و 500 ملیۆن مسلمان قوربانیەکە، بێزگەرم هەموو زەکاتە، بێزگەرم هەموو سەدەقەیە، بێزگەرم هەموو خێر و خێراتە کە ئەبەخشێتەوە. لەبەرەوە مسلمانان پێیان خۆش ئەو ڕۆژەی کە هەموو فەقیر و دەوڵەمەند چاک و خراپ گەورە و بچووک هەمووی دڵیان خۆشە، خواردنیان خۆشە، خواردنی خۆشیان هەیە، دڵی خۆشیان هەیە، لەبەرەوە مسلمانان ئەیکەن بە جەژن، چونکە جەژن ئەو ڕۆژەیە کە ئینسان دڵی خۆش بێ و جەژن یەوم الزینە، ئەو ڕۆژەیە کە ئینسان خۆیە گۆڕێ جلی جوان لەبەرەکە و دڵی خۆشە. ئینسان کەی جلی جوانی لێ جوانە کە دڵی خۆشە، ئەبینێ فەقیر و هەژار و بێباوک و نەبوو قەرزدار و دەوڵەمەند هەمووی بێکەوە جلی جوان و چێشتی خۆش و خواردنی خۆش و دڵی خۆشیان هەیە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد. پێشەکی پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە سەرجەم مسلمانان ئەکەین، بە تایبەت مسلمانانی کوردستان، خزمان و دۆستان و عەزیزانمان، گەلە خۆشەویستە ستەمدیدەکەمان. داواکارم لە خۆی پەروەردگار کە ئەم جەژنە بە خێر و بە خۆشی و بە سەلامەتی و بە ئەمن و بە ئەمان ئینشاءڵڵا بەسەرمانە تێپەڕێت. خۆی دیار ئێمە لە ئیسلامە تەنها دوو جەژنمان هەیە وەکو جەژن، هەردووکیان بە دووی یەکێک لە ڕوکنە گەورەکانی ئیسلامە دێن کە جەژنی قوربانە بە دوای ڕوکنی حەجە و جەژنی ڕەمەزانی پیرۆزە بە دوای ڕوکنی سیام و سەوم و ڕۆژوگرتنا دێت. لە ڕاستیدا
ئێمە خی پەروەردگار لەم مانگە پیرۆزەیە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و عیبادەتێکی زۆر زۆر گەورەمان تێدا ئەنجامدا کە تەمەناکەم خی پەروەردگاری ئینشاءڵڵا هەموو عیبادەتەکانی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لێوەرگرتبین بە ڕۆژوو بە ذیکر و بە تەراویح و بە سەدەقات و بە قورئان خوێندن و بە هەمویانەوە ئینشاءڵڵا و بە دوعا و پاڕانەوەکانمان. لە ڕاستیدا خۆی جەژن چییە؟ جەژن فەرەح و خۆشی دەربڕینە. ئەم دینەش دینی حیاتە، دینی ژیانە. پەیامی ئیسلام پەیامێکە کاڵایەکە بە باڵای ژین بە پێچەوانەی ئەوانەوە کە خراپ عەرزیەکەن بۆ خەڵک و ئازانن لە ئیسلامە خۆشی دەربڕین و شادی دەربڕین و جەژن و ڕەفاهەت و جری جوان لەبەرکردن و گردن ئازایی لە یەکترکردن و سەردانیکردن و خۆشی دەربڕین نییە، نەخێوان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتێک کە دێتە تەشریفی مبارەکی دێتە شاری مەدینە، سیرەکە خەڵکی شاری مەدینە لەهم وەکو ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ لەهم یەومان یەلعەبونە فیهما، دوو ڕۆژیان هەبوو کە جەژنیان تیا کرد، خۆشیان تیا کرد، یاریان تیا کرد، گۆرانیان تیا ئەوت، شعر و پەخشانیان تیا خوێندەوە، شیرینیان ئەبەخشیەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەهات ئەم شتیان لێ مەنعکا و هیچی تریان پێ نەبەخشێت کە ئەمە فەلسەفەی ئیسلامە. هات یەکسەر چی کرد کە ئەمە لێ مەنعکردن کە رسول الله صلی الله عليه و آله وسلم بە ئەمری خی پەروەردگار لێی مەنعکردن کە ئەو دوو ڕۆژە تەخسیسکەن بە جەژن، بەڵکو جەژنە گەورەکەی ئیسلامی بۆ هێنان کە بە دوای عیبادەتێکی گەورا دێت هەریەکەیان. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی خی پەروەردگار ئەم دوو ڕۆژەی بۆ ئێوە گۆڕی بە دوو ڕۆژی خێرتر بۆتان، یعنی کەواتە ئێوە شتێکتان لێ مەنع نەکراوە، دوای ئەوە خۆشیێکتان لێ مەنع نەکراوە، بەڵکو شتێکی ترتان پێ بەخشراوە لەلایەن ڕەب العالەمینەوە کە هەم کاتەکەی هەم زەمانەکەی زۆر زۆر لەوەی خۆتان باشترە، ڕۆژەکەی زۆر لەوەی خۆتان خێرترە. بۆ چونکە بە دوای عیبادەتێکی گەورە و عیبادەتێکی کاریگەر و عیبادەتێکی بە تەئسیر لە حیاتی ئینسانە دێت، بە دوای ئەوا دێت بۆ جەژنی ڕەمەزان کە تۆ مانگێک لەبەر خاتری خوا بە ڕۆژوو، مانگێک لەبەر خاتری خوا بە ڕۆژە وازت لە ئارەزوەکانی خۆت و لە خواردن و لە خواردنەوە هێناوە، مانگێک کە فێری سەبر بوویتایە، فێری ئارامگرتن بوویتایە، فێری بەخشندەیی بوویتایە، فێری شەونوێژ بوویتایە، مانگێک کە خوا ڕەب العالەمین خۆلاصی کردەوە لە تەقوا، فێری تەقوا بووی. ئەو تەقوایی کە خی پەروەردگار لە قورئانی پیرۆزە هەموو شتە چاکەکانی دنیا و قیامەتی بەستۆتەوە بە تەقواوە. کێ ئێوێ کاری بۆ ئاسان بێ با تەقوای هەبێ، کێ ئێوێ دەست بەرێ بۆ هەر شتێک بێت بێ بەدەستیەوە با تەقوای هەبێ، کێوێ سەرکەوێ بەسەر دوژمن و ناحەزەکانیا با تەقوای هەبێ، کێوێ ڕەب العالەمین لە کاتی میحنەت و ناڕەحەتیا دەرچەیەکی بۆ بکاتەوە و دەرگایەکی بۆ بکاتەوە تێپەڕێ و ڕزگاری بە ئەهلی تەقوا بێ. بە معنای کەلیمە هەر کەس یەک ڕۆژ و بگرێ بۆ خوا ئەبێت ئەهلی تەقوا. کەواتە فەلسەفەی عید و شادی دەربڕین و خۆشی دەربڕین بە دوای ئەم عیبادەتە گەورە ئەمەیە، یعنی تۆ ئەم خۆشی دەربڕینە بۆ ئەمەیە کە تۆ تایە توانیتە خوای گەورە لە خۆت ڕازیکەی، تایە توانیتە بە بڕوانامەی تەقوا بگەیت، بە بڕوانامەی ئیحسان بگەیت. بۆیە لە ئیسلامە خوای پەروەردگار دایناوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ موسڵمانانی دانا کە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان جەژن بگێڕن و شادی بگێڕن و خۆشی بکەن و جلی جوان لەبەرکەن و إلى آخره. سەرەتا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانەکەین و داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی ئەم مانگی ڕەمەزانەی ئەم ڕۆژی ڕەمەزان و عیبادەتەی لە هەموو لایەکمان قبول کرد بێت و جەژنیش بکاتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان. دیارە بەڕاستی ئەگەر ئێمە تەماشاکەین خوای پەروەردگار جەلە جەلالوه بۆ لە دوای مانگی ڕەمەزان ڕۆژێکی داناوە پێوترێ جەژن و هەروەها لە دوای بەجێگەیاندنی حەج ئەو فەریزە گەورەیە خوای پەروەردگار ڕۆژێکی داناوە کە حەجە. دیارە ئێمە مانگێکی ڕێیەک کە مانگی ڕەمەزانە لە عیبادەت و بەندایەتی کردنی بۆ خوای پەروەردگار، واتە لە دەورەیەک داین، دەورەیەکی یەک مانگیمان بۆ کراوەتەوە بۆ فێربوونی تەقوا، دینداری، خواناسی، بۆ بیرکردنەوەی هەژاران و نەداران و بێنازان. ئێمە کاتێک لە مانگی ڕەمەزاندا لە دەورەیەک دابین، لە دوای ئەم مانگە عادەتەن هەموو دەورەیە کە تەواوە بێ ئاهەنگێکی هەیە، خۆشیەکی هەیە،
وەرگرتنی شەهادەیەکێ شتێکی ئاوە لەو بابەتە هەیە ئێمر لە دوای ئەم مانگە بە ڕۆژوو بوونە خوای پەروەردگار ڕۆژێکی پێ داوین کە پێی ئەوترێ عید بە عەرەبی و پێی وترێ جەژن بە کوردی ئەم جەژنە بۆ تەواوبوونی ئەو دەورەی مانگی ڕەمەزانێ بۆ خۆشی گێڕانە ئێمە لە مانگێکدا توانیمانە لەگەڵ خوادا ئاش بینەوە لەگەڵ خەڵکدا ئاش بینەوە عیبادەت و بەندایەتێکی باش بۆ خوا بکەین شەو نوێژ بکەین تەراویح بکەین وەرحاصل لەگەڵ خەڵکدا گەردن ئازایی بکەین ئەم هەموو عیبادەت و بەندایەتیە پێویستی بەوەیە کە ئینسان دڵخۆش بێت ئینسان خۆشی دەربڕێ ئاهەنگ بگێڕێ کە لە خۆی بینێتەوە لە جەژنی ڕەمەزانی مبارەکدا بۆیە لە پێش ئیسلامدا جەژن نەبووە طبعاً جەژن زۆر بۆ بەڵام خوای پەروەردگار وەکو پێغەمبەری خوا فەرمێ بۆی گۆڕین بە باشتر لەوانە بە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان کەواتە توانین بڵین جەژنی ڕەمەزان بەهۆی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزانەوەیە کە خوای پەروەردگار ڕێزی لە بەشەریەت و لە ئینسانەکان و لە مسلمانان گردووە ئاهەنگ بگێڕن سەرەتا بە خێراتنی بەڕێزتانەکەم و پیرۆزبایی گەرم ئاڕاستەی سەرجە مسلمانانەکەم لە جیهاندا و بە تایبەت مسلمانانی کوردستان بە بۆنی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە خوازیارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک بۆچی لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان جەژن ئەگێڕین هەڵبەتە یەکێک لە حکمەتە گەورەکانی جەژن بریتیە لەوەی کە لە دوای ئەنجامدانی عیبادەتێکی زۆر گەورە دێ هەڵبەتە هەردوو جەژنەکە چ جەژنی ڕەمەزان و چ جەژنی قوربانیش لە دوای ئەنجامدانی دوو عیبادەتی زۆر گەورە دێن یەکەمیان زاڵبوون بەسەر نەفس و ئارەزۆکاندا دەرچوون لە قوتابخانەی مانگی پیرۆزی ڕەمەزان زاڵبوون بەسەر ئەهوا و ئارەزوەکاندا ئەمە بەڕاستی سەرکەوتنە بۆ ئینسانی ئیماندار جێگەی خۆیەتی دوای مانگێک بە ڕۆژوبوون لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئینسان جەژن بگێڕێ کە زاڵ بوو بەسەر ئارەزۆکاندا زاڵ بوو بەسەر شەیتاندا توانی لەو قوتابخانەیە بە سەرکەوتووی دەرچیە هەڵبەتە ئەمە جگە لەوەیش جێگەی خۆیەتی کە مسلمان ڕۆژێکی هەبێ خۆشی تێدا دەربڕێ شادی تێدا ببینێ سەردان بکە بەسرێکردنەوە بکە گەردن ئازاتی لەگەڵ یەکتری دابکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە هاتە شاری مەدینە بینی دوو جەژنیان هەیە یاریان تێدا دەکرد کۆمەڵە مەراسیم و مناسباتی تایبەتیان تێدا ئەنجامەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خوای پەروەردگار بۆی گۆڕیوین بە دوو ڕۆژی چاکتر و باشتر کە مەبەست پێ جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە بۆیە کاتێک ئێمە جەژنە گێڕین لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان یعنی ئێمە زاڵ بووین بەسەر نەفسماندا زاڵ بوون بەسەر شەیطاندا لە قوتابخانەی مانگی ڕەمەزان بە سەرکەوتووی دەرچوین ئینشاءالله هەر وەک چۆن لە مانگی ڕەمەزاندا دڵمان خۆش بوو کە خوای پەروەردگار ئینشاءالله ڕۆژەکانی لێ قبول کردوین بە هەمان شێوە لە دوای ڕەمەزانیش دڵخۆشە بین ئینشاءالله ئەو جائزەی وەرەگرین کە خوای پەروەردگار دایناوە بۆ ڕۆژوانە ماندووبوونی ڕەمەزان ئەخەینە بوخچەی حەسانەوەی جەژنەوە سونەتەکانی جەژنی ڕەمەزان یەکەمیان ئەوەیە کە وەکو باسمان کرد ئینسان دوای ئەو عیبادەتانە یەوم الزینە ئەبێ جلێکی جوان لەبەرکە خۆی بشوا پێشەوە خۆشتن سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ جەژنەکان و دوای ئەوە جوانترین جلی و پاکترین جلی لەبەرکە بۆی لەشیشی پاک بێ جلەکانیشی پاک بێ چۆن جلەکانی تازن بۆی لەشی ئاو تازە و پاک بێ یەکەمیان خۆشتنە دووەمیان جلی تازە لەبەرکردنە سێمیان لە جەژنی ڕەمەزانە سنەتە پێشەوەی بڕوا بۆ شوێنی نوێژەکە کە ئێستا لە مزگەوت تاکریان لە دەشتا بکرێت لە شوێنەکە بکرێ لە ماڵەوە پارێک بخوا خورمایەک یان پارێک خواردن بخوا ئەنجا بڕوا کە خورما زیاتر سنەتە خورمایەک بخوا ئەنجا بڕوا و یەکێکە لە سنەتەکان وەیەکێکە لە سنەتەکان ئەوەی بە پێ بڕوا بە سواری نەڕوا چکیتر لە سنەتەکانی بە پێ بڕوا بۆ مزگەوت بۆ نوێژەکە یان بۆ شوێنی نوێژەکە گە لە دەروی شار بوو لە دەشتا بوو ئەوەی چگە لە سنەتەکان ئەوەیە کە بۆ ڕێگای پیا ئەڕوا بۆ ڕێگای نەگەڕێتەوە لە ڕێگایەکە بڕوا لە دەرگایەکە بچێتە مزگەوت و لە کۆڵانێکە بڕوا بەرەو مزگەوت لە کۆڵانێکەوە بگەڕێتەوە لە کۆڵانێکەوە وەکو بۆ خۆی وا نیشان با لە کۆڵانێکەوە بە گوناحباری ئەچم بۆ مزگەوت و لە کۆڵانێکەوە بەبێ گوناح ئەگەڕێمەوە بۆی مەلایکەت زیاتر سەلامی لێ بکەن بۆی مسلمانان زیاتر دیار بن زۆرتر دیار بن بە هەیبەتتر دیار بن بۆی زیاتر سەلام لە مسلمانان بکە لە کۆڵانێکەوە بڕوا لە کۆڵانێکەوە بگەڕێتەوە لە دەرگایەکە بڕوا و دەرگایەکەوە بگەڕێتەوە و هەروە لە ڕێگایەکە بڕوا لە ڕێگایەکەوە گەڕێتەوە یەکێکە لە سنەتەکانەوەی کە الله ئەکبەر بکە دەو کاتێک کە لە ماڵە دەرەچێت بۆ نوێژی جەژنی ڕەمەزان قوربان وان نییە
بۆ جژنی ڕەمەزان لەو کاتێک کە لە ماڵەوە دەرەچێ بەرەو نوێژەکە الله ئەکبەر کە تەکبیر کە الله ئەکبەر الله ئەکبەر کە هەتا ئەو کاتەی نوێژەکەی جژنەکە کە نوێژەکە تاو بوو سەلامیان دایەوە لە نوێژی ڕەمەزانە لە جژنی ڕەمەزانە تەکبیر نامێنێ الله ئەکبەر نامێنێت کۆتایی پێ ئەوە سنەتەکانی جژنی ڕەمەزانە دیارە کۆمەڵێ شتی کەشێکە پێغەمبەر ساسم بە عملی کردوونی وەکو گردن ئازایی و دەستخۆشی و عفوکردنی خەڵقی ئۆشتانەش ئەوە یەکێک لە سنەت تەوبەکردن و ئەستەغفیرڵڵاه و ذکری خوا ئەوانە هەمووی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. طبعا وەکو عەرزمان کردن جەژن واتە خۆشی، واتە خۆشی دەربڕین، واتە فەرەح، واتە ئینسان ئەبێ بەڕاستی بەشاشەتی پێوە دیار بێت، خۆشی پێوە دیار بێت. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم قاتێکی جوانی بووە، عابایەکی جوانی بووە، بەس لە جەژنانە لەبەری کردووە. یعنی حساب کرد لە ساڵێکە دوو جار ئەو عابایە لەبەر کردووە. هەندێکە فەرم بۆ هاتنی وەفدەکان و بۆ خوتبەی ڕۆژی جومعە و ئەوانش، بەڵام بە زۆری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕۆژی جەژنە کام قاتەی کە زۆر زۆر جوانە و کە زۆر زۆر بەقیمەتە سنەتە لە ڕۆژی جەژنە لەبەر بکرد. ناکرێت مسلمانان لە ڕۆژی جەژنە ئەو عیبادەتە گەورەی کردوێ بە دوایە شادی دەرنەبڕێ و خۆشی دەرنەبڕێ و جلی جوان لەبەر نەکاوە پێی توانای خۆی. طبعا جەژن معلومی هەموو لایەکە کە حرامە تێیدا ئینسان بە ڕۆژوو بێ، یعنی سەیری کە بزانێت ڕۆژە لەوە پێش حرامە بە ڕۆژوو نەبی، بەڵام لە ڕۆژی جەژنە حرامە بە ڕۆژوو بیت. یعنی ئەگەر ڕۆژوو بگری بۆ خوا لە ڕۆژی جەژنە حرامە، ئەنی خوای گەورە سزاتەدا لەسەری. بۆ چونکە ڕۆژی خۆشی دەربڕینە. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەربارەی ئەیام التەشریق فەرمووی ئەیام الئەکلی والشرب وذیکری الله، فەرمی ئەم ڕۆژانە هەر ڕۆژی ئەوەی پیا و بخوا و بخواتەوە و زیکری خوا و شکری خوای پەروەردگار بکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جلی جوانی لەبەر کردووە، عەتری بۆ خۆشترین بۆن کە هەی بۆ لە ماڵە لە خۆی داوە بۆی بۆنی خۆش بکاتێتە ناو مسلمانان. و طبعا بۆ زیاتر دەربڕینی عەبدایەتی و خشوع و خضوع بۆ خوای پەروەردگار نوێژی جەژنی کردووە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه و آله وسلم کە سنەتێکی گەورەیە. حتا لە نوێژی جەژنە ماڵ و مناڵ و ژن و مناڵەکانیشان بردووە، لە مزگەوتیشانیان کردووە، لە مصەلا کردویانە، لە دەرەوە لە دەشت کردویانە بۆ لەبەرەوە فەرەحێک و خۆشی بەعام دەرببڕن بۆ ڕەب العالەمین کە ئەو عیبادەتە گەورەی پێ تەواو کردوون. و پەروەردگارە فەرمی وەلیتوکمیلوا العیدەتە وەلیتوکەبیروا الله عەلی ما هەداکم. بۆی ئێوە ئەو چەند ڕۆژەی ئەو مانگەی کە دانراوەیان ئەو 29 ڕۆژەی کە دانراوە تەواوی کەن و بە ڕۆژوو بن و دوای ئەوە تەکبیر بکەن، دوای ئەوە الله ئەکبەر بکەن. طبعا الله ئەکبەریش سنەتە، تەکبیر سنەتە. مسلمانان هەر لە دوای خۆر ئاوابوون کە بۆ بەیانەکەی تر ئیعلانەکرێت کە جەژنە لە دوای مەغریبەوە سنەتە تەکبیر و الله ئەکبەر بکرێ، لە چوونە دەر لە هاتنەوە ژوور لە چوون بۆ مزگەوت لە حتا لە ناو بازارە ئەبێ یەک پارچە ئەو وڵاتە بکرێتە بە تەکبیر و الله ئەکبەر ولتكبروا الله على ما هداكم. تكبير الله أكبر بكرة كما سنتي شي قوري في غمري خويا صلى الله عليه وآله وسلم. إجا طبعا رسول الله صلى الله عليه وآله وسلم لججني رمضان كاتك روشتو بو نيجي ججن بيجوي بروا شن خرماي شي خواردوه كأما طبعا علامته بوشي نشانه بو ويك والرجو ما شكان أمرو بالرجو نابين أمرو إما شادي أجرين إفطاركين خوشي أجرين أخوين و فرح در أبرين ئینسان کاتێک ئەچێ بۆ نوێژی جەژن سنە دوایە لەو ڕێگەوە کە ئەڕوا لەو ڕێگەوە نەگەڕێتەوە. ئەمەش طبعا حکمەتێکی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم، هەم لە ڕووی پاراستنی ئینسان لە ڕووی ئەمنیەتیشەوە. طبعا ئەوە فێرمانەکە کە چونکە مسلمانان هەمیشە ناحەز نەبوون تەنها لە ڕۆژی جەژنەکانیشە هەوڵ دراوە کە پیلانیان بۆ بگێڕدرێ لە ڕۆژی جەژنا کە ڕۆژی خۆشە پیلانیان بۆ بگێڕدرێنان دوژمنانیانەوە تیرۆر بکرێن. بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم پێچەوانی ڕێگاکەی کردووە لە هاتن و لە ڕۆشتنەوە. بەڕاستی ئەوەی کە کاکڵ بێت لە جەژنە ئەوەیە کە ئێمەی مسلمان لەو ڕۆژە بیکەینە ڕۆژی خۆشی، بیکەینە ڕۆژی شادی، بیکەینە ڕۆژی گردن ئازایی، بیکەینە ڕۆژی خواردن و خواردنەوە و نقل بەخشین و سەردانی کردن و گردن ئازایی کردن و زری جوان لەبەرکردن و عەتر لە خۆدان و شکر و سپاسی خوای پەروەردگار بکەین لەسەر ئەو نیعمەتە گەورەیە بە عەمەل. وەکو خوای گەورە فەرمێ ئیعمەلوا ئالە داوودە شوکرا، ئێوە بە عەمەلی سپاسی خوای پەروەردگار کەن. پاشان سنەتەکانی جەژنی ڕەمەزان دیارە جەژنی ڕەمەزان هەروەکو جەژنی قوربان کۆمەڵە سنەتی هەیە. خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر کار و کردەوەی کە ئێمە یەکەین کۆمەڵە سنەت و ئادابی بۆ داناوە مسلمانان ڕەچاوی بکەن تا خێریان زیاتر بکە. یەکێک لەوانە ئاداب و سنەتەکانی جەژنی
ڕەمەزانن. دیارە چەند ئادابێکەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە. یەکێک لەو ئادابانە ئادابی جەژنی قوربانە، ئەوەی ئادابی جەژنی ڕەمەزانە ئەوەیە کە ئینسان پیرۆزبایی لە یەک بکات. یعنی کە کاتێک مسلمانێکی بینی بڵێ تەقەبەل الله منا ومنکم، خوای تەعالی ئەو عیبادەت و بەندایەتیانە لە من و لە ئێوەش قبوڵ کە، یان بە کوردی بڵێ خوای پەروەردگار ڕەمەزانت لێ مبارەکە و کردەوەکانت لێ قبوڵ کات. ئەمە سنەتێکە کە ئینسان بیڵێ پێغەمبەر و هاوڵان فەرمویانە بەردەوام لە ژیانی خۆیاندا. ئادابێکی تر لە ئادابەکانی جەژنی ڕەمەزان خۆشوەردن و جلی جوان لەبەرکردنە. ئینسان کاتێک کاچێ بۆ مزگەوت و کاتێک ئەچێتە دەرەوە جلێکی جوان لەبەرکە و خۆی بشوات و هەروەها بۆنی خۆی خۆشکات پیاوان. ئەمە ئاداب و سنەتێکی مانگی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. و هەروەها ئادابێکی ترەوەی کە سنەتێکی ترەوەی کە کاتێک ئەچینە دەرەوە بۆ جەژن سنەت وایە چەندەن کە خورمایەک بخۆین. ئەنی کاتێک ئینسان بە تایبەتی لە خەوەڵەسێت پێشتر پەرشەوی کردو ێستا پارشەو نەماوە گەشتۆتە جەژنەوە، لەو کاتەدا بۆ ئەوەی هەم بۆنی دەمینەیە هەم هەست بە برسێتی نەکات کە مانگێک لەسەر ئەوە ڕاهاتووە چەندەن کە خورمایەکی تاک بخوات ئاوێک بخوات بە ئادابێک و سنەتێکی جەژنەکە گرنگە هەموو لایەکمان ئەنجامی بدەن. ئەگەر خورمامان لە ماڵە ئەبوو ئەگەر نەبوو هەر شتێکی تر بخۆین ئینشاءڵڵا گرنگەوە ئینسان بە خواردنی هەر شتێک بۆنی دەمینێت. بۆیە بەڕاستی تەبەن ناڵێنەمە بۆ ئەوەی بۆنی دەمینەمێنێ ئەڵێن سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە حیکمەتەکانیش ئەوەیە کە بۆنی دەمی ئینسان ناڵێ خواردن و خواردنەوە. پاشان ئادابێکی تر بەڕێزان و سنەتێکی تر لە سنەتەکان ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین نوێژی جەژن ئەنجام بدەین. جا ئەگەر لە ماڵا بێت یاخود لە مزگەوتدا بە ئێمە بڕۆین ئەو نوێژی جەژن ئەنجام بدەین بەڕاستی کە ئەوەش کارێکی زۆر پیرۆزە، کارێکی زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەموو لایەکمانی فێر کردووە، هەموو لایەکمانی ڕاهێناوە و سەحابە بەڕێزەکان لە ژیانی خۆیاندا بە ئافرەتان و پیاوان و چوونەتە دەرەوە نوێژی جەژنیان ئەنجام داوە، نوێژە جەژنەکەیان کردووە و گویان لە وتارەکەش گردووە، دوای وەرساو ناتونەتە بۆ ماڵەوە. پاشان ئەیکێکی تر لە ئادابەکانی جەژن کە گرنگە هەموو لایەکمان ڕەچاوی ئەم ئاداب و سنەتانە بکەین بەڕاستی ئەوەیە سەردانی یەکتری بکەین، سەردانی دۆستان، خزمان، خۆشەویستان بە شێوازێک کە سیلێ ڕەحم تازەکەینەوە لەو ڕۆژەدا لە ڕۆژی جەژندا بچین بە ماڵاندا بگەڕین. ئەمە چەند ئادابێک و چەند سنەتێکە کە گرنگە هەموو لایەکمان لە جەژنی ڕەمەزاندا یاخود لە جەژنی قورباندا ڕەچاویان بکەین، چونکە بەڕاستی ئەگەر ئەو ئادابانەمان ڕەچاو کرد ئەوە دڵنیابن ئێمە ئەو جەژنە بە خۆشترین شێوە بەڕێیەکەین. سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم کە جەژن شەعائیرێکی گەورەی ئەم ئیسلامەیە، نیشانێکی گەورەی دیندارەتی و مسلمانەتی ئەم ئیسلامەیە. پێویستە بەرز ڕابگیرێ، پێویستە گرنگی پێ بدرێ، پێویستە جێگەی بایەخ و ئیحتیمام بێت لە لای سەرجە مسلمانان. هەر شتێک کە بێتە مای شکۆدان بەم ڕۆژە و گەورە ڕاگرتنی ئەم ڕۆژە مسلمانان ئەبێ ئەنجامی بدەن. لەوانە زانان کۆمەڵێ ئاداب و ئاکاریان باس کردووە لەو ڕۆژەیە جێبەجێ بکرێت. یەکەم ئاداب و ئاکار بێت لە خۆشوەردن و هەروەها لەبەرکردنی جلوبەرگی جوان، بۆ ئەوەی کە ئەو مەراسیمە شکۆدارتر بێ، بەرز ڕابگیرێ، باشوای ئینسان خۆی بشۆرێ، خۆی خاوێن کاتەوە، بۆنی خۆش لە خۆی بات و هەروەها جلوبەرگی جوان لەبەر بکات. هەروکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هاوڵانیش لە دوای ئەم کاریان ئەنجام داوە و جوانترین جلوبەرگیان لەبەر کردووە، خۆیان شۆردووە، خۆیان ڕازاندووەتەوە، بۆنی خۆشیان لە خۆیان داوە بۆی ئەو مناسەبەتە و ئەو جەژنەیە بە بەرز ڕابگیرێ. لەلایەکی ترەوە سنەت وایە کاتێکە لە جەژنی ڕەمەزانە پێش ئەوەی بچی بۆ نوێژی جەژن لە ماڵەوە چەندەن کە خورمایەک بخۆیت، وەکو ئیشعارێک، وەکو ئاگدارکردنەوەیە کە ئەوە مانگی ڕەمەزان چیتر کۆتایی پێهات. ئەو مانگەی کە ئێمە خۆمان ئەگرتەوە هیچمان ناخوارد ئیترەوە کۆتایی پێهات. ئەگەر دەستکەوێت لە ماڵە سنەتە ئینسان چەندەن کە خورمایەک بخوا، هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خورمای خواردووە. خۆ ئەگەر خورمایش نەبێ هەر شتێکی تر کە لە ماڵا دەست بکەوێت سنەتە ئینسان لوقمەیەک پارویەک خواردن شت بخوا پاشان بچێ بۆ مزگەوت. سنەت وایە کە ئینسان ئەچێ بۆ مزگەوت بە پێ بچێ بۆ مزگەوت، ئەگەر شوێنەکە دوور نەبوو، ئەگەر ڕێگاکە زەحمەت نەبوو، دوور نەئەکەوت، سنەت وایە ئینسان بە پێ بچێ و سنەت وایە لە ڕێگەیەکەوە بچێ لە ڕێگەیەکی ترەوە بێتەوە. هەڵبەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وا بووە کاتێک کە چووە بۆ مزگەوت لە ڕێگەیەکەوە چووە و لە ڕێگەیەکی ترەوە گەڕاوەتەوە. زانایان لەبارەی حکمەتەکەیەوە فەرموون بۆ ئەوەی کە
لەم ڕێگەوە سەلام لە خەڵکی بکە لەو ڕێگەیشەوە دیسان سەلام لە خەڵکی بکە ئەگەر خێرێکی پێبوو بێ بەشی خەڵکی ئەم گەڕەکە بدا بەشی خەڵکی گەڕەکەی تر بدا یا ئەو بەرەکەتەی کە پێغەمبەری خوا هەتی صلی الله علیه و سلم بەشی ئەم گەڕەکە بکە و بەشی گەڕەکێکی تریش بکە یا ئەگەر کەسێ پرسیارێکی لێ هەبوو لێرە وەڵامی باتەوە لێوێش وەڵامی باتەوە ئەگەر هەموو ئەم حکمەتانەیش نەزانین هەر سونەتە بۆ ئێمە لە ڕێگەیەکەوە بچین و لە ڕێگەیەکی ترەوە بینەوە زۆر وتنی الله ئەکبەر و تەکبیرکردن لە ئەو ڕۆژەدا بەتایبەت تا ئەو کاتەی کە ئیمام ئەچێتە سەر وتار و دەسەکا بە وتار خوێندن الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر ولله الحمد أم صيغي تكبيرة أصحابي في غمري خاص صلى الله عليه وسلم زور أنجامي داوە حتا هەندێک لە هاوڵان کە چوون بۆ مزگەوت بەدەنگی بەرز ناو کۆڵانەکان لە ناو بازاڕەکان ئەم الله ئەکبەران ئەنجام داوە وەکو دەربڕینی خۆشی و شادیەک بە بۆنی هاتنی ئەو مانگەوە یان جەژنی دوای ئەو مانگە هەروەها سونەتێکی تر بریتە لە جەژنە پیرۆزە و پیرۆزبایی لە یەککردن ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر بگەیشتە بە یەکتری بە یەکتریانەوە تەقەبەل الله منا ومنکم خۆی گەورە لە هەموو لایەکمانی قبول بکات یعنی ئێمە ئەومان پێڵێ کە جەژنی ئێمە کاتێکە کە خوا تاعەتەکانمان لێ قبول بکات کاتێکە کە عیبادەتەکانمان لێ وەربگیرێ کاتێکە کە خوای پەروەردگار لێمان ڕازی بێ بۆیە وتراوە ليس العيد لمن لبس الجديدة إنما العيد لمن خاف الوعيدة جەژن تەنها بۆ کەسێ نییە کە خۆی بگۆڕێ و جلی جوان لەبەر بکە جەژن لە ڕاستیە بۆ کەسێکە کە لە هەڕەشەکانی خوا بترسێ کە فەرمانی خوا جێبەجێ کرد جەژنە بۆ تۆ کە زاڵ بووی بەسەر نەفسی خۆتا جەژنە بۆ تۆ بۆیە سونەت وایە جەژنە پیرۆزە لە یەکتری بکەین وەگەردنی یەکتری ئازا بکەین و چاوپۆشی لە یەکتری بکەین بەڕاستی دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ ئاشت بوونەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم حەڵال نییە بۆ هیچ مسلمانێک 3 ڕۆژ زیاتر لەگەڵ مسلمانێکە دەنگدا بڕێ دەرفەتێکە بۆ گەردن ئازایەتیکردن بۆ عەفو بۆ چاوپۆشی بۆ هەڵدانەوەی پەڕەیەکی نوێ بەڕاستی زۆر دەرفەتێکی گەورەی خوا فەرمووی فەعفوا وەصفحوا ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم لە یەکتری ببوون لە یەکتری خۆش بن ئایا حەز ناکەن خوای پەروەردگار لێتان خۆش بێ یعنی ئەگەر ئینسان لە یەکتری ببوورێ بە دڵنیاوی خوای پەروەردگاریش لەو کەسانە ئەبوورێ و هەروایەکی تر لە کارە جوانەکانی جەژن بەسەرکردنەوەی دۆستان و خزمانە گەیاندنی سیلەی ڕەحمە بەسەرکردنەوەی ئەو ماڵانەیە کە پێویستیان بە ناز و بەسەراهێنانە وەکو ئەو ماڵانەی کە کەسیان لێ مردووە ئەو ماڵانەی کە شەهیدیان لێ بووە ئەو ماڵانەی کە مناڵی بێباوکی تایە ئەم بەسەرکردنەوە ئەم سەردانانە بەڕاستی یەکێکە لە جوانترین ئادابەکانی ڕۆژی جەژن ضرورە هەموو مسلمانێک بڕیار بات کۆمەڵی خەڵک بەسەر بکاتەوە پێشوازی لە میوان بکە خۆشی دەربڕێ نابێ ئێمە ڕێگە بدەین جەژنمان ساردی و سڕی پێوە دیار بێت جەژن بە ئەم ئاکارانەوە جوانە نابێ بکەیتە ڕۆژی خەو نابێ بکرێتە ڕۆژی ئەوەی کە دەرگا لە ماڵەوە داخیت و سەردانی کەس نەکەیت و پێشوازی لە کەس نەکەی بەم سەردان و جەژنە پیرۆزە و گەردن ئازایی و ئەم بابەتانەوە بەڕاستی جەژن خۆش و شادیەکەی زیاترە بێ بەعام دڵخۆشکردنی خەڵک لەم ڕۆژەیە کارێکی زۆر پیرۆز و کارێکی گەورەیە ئەمە تقریبەن گەرنگترین ئەو سونەتانەیە کە لەم ڕۆژەیە هەیە لە جەژندا شیرینی گەردن ئازایی ئەکەینە هۆکاری تەبای و پێکەوە ژیانمان یەکەم شتێکە زۆر مخالفی شەرعە و لە وڵاتی ئێمە ئەکرێ ئەوەیە کە خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەتا پێغەمبەری خوا فەرمووی خوای گەورە خۆی ئەو دوو ڕۆژێک کردووە بە جەژن خەڵک ئەچن ئەیکەن بە تەعزیە خەڵک ئەیکەن بە سەردانی سەر قەبران ئەیکەن بە نۆ جەژنە ئەیکەن بە گریان ئەیکەن بە جلی ڕەش ئەوە پێچەوانەی شەرعی خوایە و پێچەوانەی سونەتی پێغەمبەرە صلی الله علیه و سلم و پێغەمبەر بمایە صلی الله علیه و سلم لێ مەنعکردن و هەڕەشەی لێیەکردن هەر چۆن فەرمێتی ئەوەی کە سنگی خۆی کوتێ ئەوە سونەتی جاهیلی زیندوە کاتەوە بەڕاستی ئەوانە سونەتی جاهیلین کە ئەو ڕۆژەی خوای گەورە کردوێتی بە جەژن ئەوان ئەو ڕۆژە چن بە سەر قەبران کە مردوەکان ساڵی لەوە پێش مردووە 2 ساڵ لەوە پێش مردووە 10 ساڵ لەوە پێش مردووە ئەو ڕۆژە جلی ڕەش لەبەرەکەن ئەو ڕۆژاکەن بەنەوە جەژنە ساڵی پێشوو لەو ڕۆژیان لەو ڕۆژانە مردووەکیان مردووە بۆ خۆی 3 ڕۆژ تەعزیەی پێغەمبەر 3 ڕۆژ بووە تەعزیەی ئەبوبەکر عومەر عوسمان عەلی ڕەزای خوایان لەبێ 3 ڕۆژ بووە ئێستا ئەم تەعزیەکەی لە 9 جەژنە یعنی پار ئەم ڕۆژە مردووە بێت 12 مانگی ڕێک تەعزیە بۆ دانم یعنی مردوەکەی ئەمان مهمترە لە پێغەمبەری خوا لە ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزای خوایان لەبێ لە بەرەو شتێکی زۆر خەتەرە کە ئەیکەن بە 9 جەژنە ئەیکەن بە چلا ئەیکەن بەم عورف و عادەت و عورف و عادەتە جاهیلی و نەفامیانە کە عورف و عادەتی جاهیلین
ئیسەردەمی نەفامین و بەعزێکانی گاور و جوولەکەن و دروست نیە موسڵمان بیکە وایەکێکە لەوانە تۆقەکردن لەگەڵ ئافرەتە تۆقەکردنی بینی ئافرەت و پیا و کە خەڵک یعنی ساڵان لەوانە بەعزە کەس بیوتان نەمان بیستەوە بەڵام ئێستا ئیزاعاتە هەموو ماڵەکەەوە ليبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار پێغەمبەری خوا فەرمێ ئەم دینەی من ئەگاتە هەموو کون و قوژبنێکی ئەم دنیاە هەر شوێنێک شەو ڕۆژی لێبێ ئەم سونەتانەی من ژەگەنەوێ ئەم دینەی من ئەگاتەوێ ئەم سونەتەی پێغەمبەر گەیشت هەر شوێنێک شەو ڕۆژی لێبێ شەو بێ هەر لێیەتی ڕۆژ بێ هەر لێیەتی کابرا هەر گوێی لێ بێ بزانێت کە پێچەوانەی شەرعی خوا پێغەمبەرە فەرمێ ئەگەر بزمارێکی گوڵمیخەوە بزمارە گەورەکان درێژەکان ئەگەر بەسەر شان تا دایکتن بەناو ئێسقانەکانی بڕاتە خوارە بەناو پێست و گۆشتەکە بڕاتەخوا تاگاتە سەر ئێسقانەکەی ئەوە باشترە کە دەستت بدرێت لە ئافرەتێکی نامەحرەم یان ئافرەتێکی نامەحرەم دەستی بدرێت پیاوێکی نامەحرەم نەک لە جەژنا لە جیاتی شکوری خوای گەورەوە چەند تۆقە بکەن و بڵێ وڵا خوای بەگوێن ناکەین تا ئەمڕۆ بەگوێمان نەکردی ئەوە یەکێکە لە ناشەرعیەکان و یەکێک لە ناشەرعیەکان ئەوەیە کە ئەوانەی کاچن بۆ سەردانەچن ئەو ماڵەکەی تەنیشتیان بێباوکن ماڵەکەی تەنیشتیان نەخۆشە ماڵەکەی تەنیشتیان فەقیرە ناچن بۆ ماڵە ئەو شتێکی خراپە بەڕاستی یان کەسێک گەبینێت سێ چوار کەسن تۆقە لەگەڵ دوانیانەکە لەگەڵ یەکیان ناکە تۆقە لەگەڵ چواریانەکە لەگەڵ یەکیان ناکە بۆ وەڵاوە بینمان خۆش نییە ئەوە عاجز بوونە بێ لەو ڕۆژای خەڵک ئەگەر ئەوێ سەری بەرز بێ پێغەمبەر فەرمێ سێ سوێندیان لەسەرە خۆم یەکیان ئەوەی ئینسان بە عەفوکردن هەر زیاتر سەری بەرز بێتەوە بە عەفوکردن هەر پلەی بەرز بێتەوە ئەبێ عەفوی کە چاوپۆشی لێ بکە نەک دەنگدابڕان و تووڕەبوون و سوعبەتی ناشەرعی و قسەی ناشەرعی و جنێ و خمار و ئارە خواردنەوەی کێسە خەڵکیکە ئەوانە هەمووی پێچەوانی شەرعی خوان بە تایبەتی بە نسبەت ئێمەوە ئەبێ گردن ئازایی عەفوکردن چاوپۆشی تۆقەکردن لەگەڵ خەڵقیان لەگەڵ خەڵقێکە دروستە نەک لەگەڵ ئافرەتە ئەوانە سونەتە بە تایبەتی لە پێش هەموو کەسە دایک و باوک و ژن و ماڵی خۆی هەر کەسە ئەوانش سنەتی پێغەمبەرەوە لەو ڕۆژە ئەوەی کە پێچەوانەی سنەتی پێغەمبەرەوەی کە جلی ڕەش لەبەرەکەن ئەوەی کە وەکو باسم کرد ئەو شتە حرامانە ئەکەنەوە بە تەعزیە وەکو باسمان کرد ئەکەنەوە بە تەعزیە ئەکەنەوە بە نۆ جەژنە ئەکەنەوە بۆ شتانی کە باسمان کرد ئەوانە هەمووی ناشەرعین دروست نیە لە جەژنا بە هیچ شێوەیە بکرێتە نۆ جەژنە بکرێتە نۆ جەژنە نۆ جەژنیان تەعزیە یعنی ئەوەی پێڵن ناویان ناوە نۆ جەژنە یعنی نۆ جەژنێنی نۆ تەعزیە ئەکەن بە تەعزیە جلی ڕەش لەبەرەکەن لە خۆیان دێن خۆیان خەفەت بارەکەن خەڵقە چێ سەرە خۆشیان لێکات دەست دەکەنەوە بە گریان ئەوانە هەمووی شتێکی ناشەرعیە و بە هیچ شێوەیە دروست نییە لە سنەتی پێغەمبەرا بکرێن بەڵکو ئەوی کە دوێنێش مردووی لێ مردووە ئەبێ ڕۆژی جەژن بیکا بە جەژن نابیکا بە تەعزیە وەکو وتمان بەڕاستی ئەوەی کە پێشتر ئاماژەم پێکرد کە جەژن مەدلولی جەژن و کاکڵی جەژن و لوبی جەژن بریتە لە شکرانە بژێری بۆ خوا بە عەمەل ئەم شکرانە بژێرە بە خۆشی و بە شادی و بە عیبادەت و بە نوێژ و بە خواردن و بە خواردنەوە بۆ جلی جوانە بەرکردن ئەمما ئەمانە پێچەوانەکانیان بەڕاستی پێویستە خەڵکی موسڵمان خۆی لێ بە دوور بگرێ بە تایبەت ئەوانەی کە بە ڕۆژوو بوون تۆ یەک مانگ بە ڕۆژوو بوو یەک مانگ ذیکری خوا یەک مانگ تاعاتی خوا لە ڕۆژی جەژنە یەکسەر هەمووی دایانێتەوە مانگێک نوێژەکانت هەموو بە جەماعە لە ڕۆژی جەژنا کاتێک ئەزانی بەوەی مەشغوڵەتی جەژنەوە ئاگال لە نوێژ هەر نییە نوێژەکەی ئەڕوا یان سیرەکەی ڕۆژی جەژن کاتە ڕۆژ جەژن هی خۆشیی کاتە ڕۆژی ناخۆشی و ئەچێ بۆ سەر قەبران و سەر قەبران بەسەری ئەبا ئەمە شتێکی خراپە یان گەنجەکانمان سیرەکەی تێکەڵاویەک و اختیراتێکی زۆر سیر و سەمەرە دروست ئەبێت لە شوێنە گشتیەکانە وەکو وتم ئەوەی کە کردویانە ئەو خەرمانەی کە خۆیان کردوێتەوە لە ڕۆژی جەژنا خۆیان بەدەستی خۆیان ئەیسووتێنن وەکو خوای گەورە فەرمی وەلا تەکونوا کەلەتی نەقەضت غەزلەها من بعد قووەة ئەنکاثا ینی خوریەکەی ڕیسەکەی خۆی کاتەوە بە خوری بەڕاستی خەرمانی کردەوەکانی خۆی پوچەڵە کاتەوە یان خوشێکمان هەیە لە سەراپای ڕەمەزان سەرپۆشی پۆشیوە و جلی شەرعی پۆشیوە و عیبادەت هەر ڕۆژی جەژن لە یەکسەر خۆی ڕوتەکاتەوە و جلی ناشەرعی لەبەرەکاتەوە و سەری ینی جلێکی ناشەرعی لەبەرەکە خۆی ڕوتەکاتەوە و شتێکەکە کە پێچەوانەی ئەوەی کە پێشتر کردوێتی ئەمە چییە وەڵامە جەژنە تەعزیەباری من قەناعەتم وایە ئینسان ئەگەر مردوویەکی خۆشەویستی لێ بمرێ بە تایبەت یەکەم جەژن زۆر ناڕەحەتە بێت ئەو شتێکی قەلبی ئەمە دژی فیتڕەتی ئینسان قسە نەکەین باشە هەمومان وای ئەین تۆ ێستا لەم مانگەدا ئەگەر خێزانت وەفات کە ئەگەر کوڕێکت وەفات کە ئەگەر باوکت دایکت یام هەر خۆشەویست و هاوڕێیەکت جەژنی پێشوو پێکەوە بوون پێکەوە گەرن ئازاییتان کە ناڕە بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین ئەم حاڵەتە ئەمە نەکەینە حاڵەتە پێمانەوە دیار بێت ئەمە ئینا بۆ نمونە تۆ ناڕەحەت ئەبی یەکەم جەژنە
کە ینی بەسەرادێ باوکت وفاتی کردو خۆشەویستێکت وفاتی کردو قەیناکە دەرونیەن قلبیان تۆ ناڕەحەتە بی بەڵام لەبەر پاراستنی دروشمەکەی خوای پەروەردگار نابێت تۆ بیکەیتەوە بە تەعزیە و هەمتر خەڵک بێتەوە و سەرخۆشی لێ بکاتەوە و بڕۆیت بۆ سەر قەبران و اینجا جلی جوان لەبەر نەکەیت و نەچی بۆ نوێژی جەژن و چێشتی جەژن نەخۆیت و چێشتی جەژن لە ماڵتا نەکرێتەوە نقڵ نەبەخشی ئەمە بەڕاستی ئەمە یعنی شتێکی زۆر خراپە و خوای گەورە زۆری پێ ناخۆشە ئەمە لە ڕووی قەلبی و تۆ ناڕەحەت دەبی تۆ زەفرمێز ئەڕێژی ئەمە شتێکی فیتریە زۆر ئاساییە ئەوە نائاساییە کە تۆ جەژنەکە قەڵب بکەیتەوە بە ناخۆشی لە چییە وڵا لەبەرەوە کە تۆ تەعزیەت هەیە تازیەکە کۆتایی پێ هاتووە دیارە جەژن بەڕاستی ڕۆژی خۆشی گێڕانە ڕۆژی ئاهەنگگێڕانە بەڵام ئێمەی مسلمان داوامان لێ کراوە چکە مانگێکە لەبەر خوا بە ڕۆژوو بووینە داوامان لێ کراوە لەو ڕۆژەدا وەکو چۆن ئادابە ئیسلامیەکان سنەتە محەممەدیەکان صلی الله عليه وسلم ڕەچاو بکەین ئاگامان لێبێت چەند شتێکی ناپەسەند و خراپە بێ خۆمانی لێ دوورین بەڕێزان ئازیزان و خۆشەویستانم ئەی ئەو بەڕێزانەی کە مانگێکە لە بەرخاتری خوا بە ڕۆژوون ئەی ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوای پەروەردگار تەراویح و شەو نوێژ و عیبادەتتان کردووە کە ئێستا لە ناو جەژنین ئەکەوینە جەژنەوە گرنگە ئەو کارانەی کە قێزەون و ناپەسەندن ئێمە نیانکەین لە ڕۆژی جەژنا بەڕێزان یەکێک لەو کارانە کە ناپەسەندە کە خراپە ئینسان بە ڕۆژوو بێت یعنی بڵێ وڵای کاکە من مەسەلەن ئەم ڕەمەزانە تەواو نەبووە و گومانم لێ هەیە و من بە ڕۆژووە مادام دەوروبەرت وڵاتەکەی کە تیاژیت کردوێتی بە جەژن ئینسان خۆی جیا نەکاتەوە ئەویش بیکا بە جەژن و بە ڕۆژوو نەبێت مادەم لە وڵاتێکە ئەژی کە زۆربەی مسلمانان یعنی ئەمە عاداتێکی خراپە زۆر جاران دێ لە مسلمانان لەو ڕۆژەدا بەوەی و کە سیقیان بە حکوومەت و بە وڵات نیە بە ڕۆژوو بنتیایە یەکێکی تر لەو کارە ناپەسەندانە بەڕێزان ئەوەیە کە ئینسان لە ڕۆژی جەژنا نەچێتە دەرەوە بە تایبەتی گەنجە بەڕێزەکان جاری وا هەیە لە ڕۆژی جەژنا ئەخەون بەیانی ئەخەون نیوەڕۆ بەیانی هەڵناسن بۆ نان خواردن بۆ نوێژی بەیانی هەڵناسن کورە بۆ نوێژی نیوەڕۆ هەڵناسن پێشوازی لە میوان ناکەن لە ماڵەوە بۆ خۆیان لە کونیەکە ئەخەون هەتا ئێوارە بەڕاستی ئەمە کارێکی خراپە کاتێکە لیانە پرسیاڵی کوڕە کاکە جەژنکەی بۆ منەوە جەژن بۆ مناڵەوە جەژن بەکەڵکی من نایە و ئەمە کارێکی خراپە بڕێ ئەمە عادەتێکی زۆر خراپە نابێ خەڵک بەڕاستی ئەو ڕۆژە بکاتە ڕۆژێکە خۆشی لە خۆیدا نەبینێ خۆشی دەرنەبڕێ بۆ خەڵک بەڵکو ئەبێ بڕاتە دەرەوە پێشوازی لە میوان کا سەردانی خەڵک بکەوە عاداتێکی قێزەونە کە بەڕاستین دێ لە گەنجەکان بە تایبەتی هەیەە عاداتێکی تر کارێکی تر کە قێزەون و خراپە بەڕاستی هەندێک لە مسلمانان بەداخەوایانە تازەکردنەوەی پرسە بەڕێزان ئێمە کاتێک کە جەژن دێ پێغەمبەری خوا فەرموویەتی ڕۆژی خۆشی گێڕانە ڕۆژی پرسە تازەکردنەوە نییە خەڵکێکە لێ وەڵام من بردووەکەم ئەمە چلەیەتی و ئەمە یەکەم جەژنێتی و چکلێت ناکڕن پێشوازی لە میوان ناکەن خۆیان عاجزەکەن خۆیان بێتاقەتەکەن کە ئەنەهوو دوێنێ مردوەکان لێ مردو ئەمە کارێکی خراپە بەڕێزان داواکارم لە مسلمانان ئەو ڕۆژی جەژنە نەکەنە ڕۆژی تازەکردنەوەی پرسە و تازێ کارێکی خراپە ئازیزان و خۆشەویستانم بۆی هەموو لایەکمان ئەبێ ئاگامان لەم خاڵە خراپ و ناپەسەندانە بێکە لە هەندێک لە مسلماناندایە یەکێکی تر لە ئەو کارە خراپانەی کە بەڕاستی هەندێک لە مسلمانان ئەیکەن چوون بۆ سەر قەبران بە ڕۆژی جەژن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگەی داوە ئینسان بچێت بۆ سەر قەبران بەڵام ڕۆژێکی دیاری کراوە نە ئینسان لە جەژنان هەموو جەژنێ بڕۆ بۆ سەر قەبران بەڕاستی کارێکی خراپ باوەڕ بکەن مسلمانان قەبرستانەکانی ئێمە لە ڕۆژی جەژندا ئەڵێ برا سەرۆکی وڵات مردووە ئەوەندە قەرەباڵخ ئیشێکی خراپە کارێکی زۆر خراپە کابرا بەیانەی نوێژەکات خۆی و ژن و ماڵ و مناڵ و هەمووی ئەبا بۆ سەر قەبران و ئیتر لەسەر قەبران دەسەکا بە گریان و دەسەکا بە لە خۆدان و ئەمە چییە وڵا من جەژن ئاڕۆم بۆ لایەوە ئەمە کارێکی خراپە بەپێی قورئان و بەپێی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەم کارە کارێکی ناشەرعی ئەگەر تۆی بەڕێز بۆ خوا مانگێک بە ڕۆژوو بوویتە بۆ خوا مانگێک تەراویح و عیبادەتت کردو نابێم کارە بکەیت کارێکی خراپە سەردانی قەبرستان لەو ڕۆژەدا بڕۆی بەس لەو ڕۆژەدا سەردانی گۆڕستانەکان بکەیت ڕۆژی جەژن ڕۆژی سەردانی زیندوانە ڕۆژی جەژن ڕۆژی سەردانی مردووان نییە بەڕێزان بۆیە داواکارم لەو ڕۆژەدا بە هیچ جۆرێ
ئێمە سەردانی مردوەکانمان نەکەین بەڵکو سەردانی زیندوەکانمان بکەین باشترە لەگەڵ زیندوەکانە ئاژبین و گەردن ئازایی بکەین باشترە. یەکێکی تر لەو کارە قێزەونانە ئازیزان و خۆشەویستانم لە جەژندا کە هەندێک لە خەڵکی ئەیکەن بەڕاستی زوو چوونە ماڵان خەڵکیەکەیە بۆ خۆی زوو نانەخوا هێشتا نەڕۆشتەوە بۆ نوێژی جەژن نانی بەیانی خواردووە یاخود کە هاتۆتەوە یەکسەر نانی جەژن حازرە و نانی خواردووە و خۆی گۆڕیوە و خۆی حازرە و کە خۆی حازر وازانێ و کەس حازرەکە کە دراوسێکات تۆزێ درەنگتر نانی خواردووە تۆزێ درەنگتر خۆی شواردووە تۆزێ درەنگتر خۆی گۆڕیوە ناکرێت مەسەرەن کە تۆ نانت خوارد یەکسەر بڕۆی ماڵان بگەڕێ کاکە جاری وا ڕۆیتە ماڵان چکلێتانە نەکردو ناو چکلێت دانەکەەوە هێشتا خۆیان حازر نەکردو داماوانە هێشتا نانیان نەخواردووە ئەبێ لەسەر سفرەکە مەسەرن پێشوازیان نەکەی بۆیە تۆزێت تەخیری کە عادەتەن چ کاتێک ئەزانی کە خەڵکی هاتوونەتە دەرەوە وا خەڵکی ئەگەڕن ئەو کاتت تۆ بگەڕێ باشە لە کاتی گەڕانە بەڕێزان کە ئەمە عادەتێکی خراپە زۆر جار خەڵکی لە دەرگا نادەن لە دەرگا بدە قورئان کە باسی لە دەرگادانی کردووە باسی جەژن و غەیری جەژنیشی کردووە بۆیە کاتێکە ئەڕۆیت تەقولباب بدە کاکە خەڵکی وا تەقولباب نادا لە دەرگا نادا ڕێک ئەلە جەژنە دەرگا بینە تۆزێک کراوەوە یان دەرگا تەواو کراوەتەوە ڕێک خۆی کا بە ژوورەوە ماڵک ئاواکە تەماشاکە ئەو کوڕکاکە وەڵام ئافرەتەکان بە قژی بەسەر ڕووتی لەوایە و خەریکی قاپشوردنم نازانم خەریکی چییە و ئەمە خراپە بەڕێزان بۆیە ئێمەی مسلمان ئەبێ لە دەرگا بدەین ئەو کاتە بەڕاستی بچینە ژوورەوە کە لە دەرگاماندا و چوینە ژوورەوە ئەوە ئادابێکی جوانمان بەڕێکردو بەڵام ئەگەر نە ئەوە کارێکی خراپمان کرد بۆیە بە کورتی بەڕێزان بەڕاستی ئەو دووبارەیەکەمەوە یاک تازەکردنەوەی تازەیە چوون بۆ سەر قەبران و هەروەها لە دەرگانەدان زوو چوونە سەر ماڵان ئەمە بەڕاستی کارێکی خراپە ئازیزان و خۆشەویستانم. خاڵێکی تر کە زۆر گرنگە دوکاندارەکان ئاگادار بن باوکان و دایکان ئاگاداری مناڵەکانیان بن تەقەمەنی بەڕێزان تەقەمەنی خراپە زۆر خراپەم تەقەمەنیانە ئەو دوکاندارانی کە ئەو تەقەمەنیانە ئەفرۆشن باوەڕ بفەرمونون ئەو پاریان حرامە ئەوەی کە ئەو کاسبیاکەن ئەو کاسبی حرامە گوناهە ئەو باوکو و دایکە کە پارادەنە مناڵەکەیان ئەبێ بزانن مناڵەکان لە چیان سەرفێکا کاکە مناڵەکان بۆ کوێڕوە لە چیان سەرفێکا مناڵەکان ڕۆ تەقەمەنیەکڕێ کاکە لە جەژنە ئەڵێ جەنگە ئەڵێ شەڕ ڕووی داوە بە کۆڵانێکە ئاڕۆی لەگەڵ کۆمەڵە پیاوێکە بۆ جەژنە پیرۆزە ئاڕۆی ئیتر بەدڵی خۆشەوە ئاڕۆی زەرم لە لاتۆ شتێکە دەخێتەوە یەک مەترەی بە ئاسمانە کاکە مەخراپە باوکو دایکە بەڕێزەکان خۆتان ناترسن یان لە ماڵەوە مەسەلەن کاکە ئافرەتێکە ئافرەتێکی دووجانە ئافرەتێکە لە ماڵەوە مەشغوڵە دراوسەکەی دێ مناڵەکەی تەقەمەنیە کڕێ ئەڵێ ئاربیجێ بە ئاسمانای تەقێنێ کارێکی خراپە بۆیە بەڕاستی بێ هەموو لایەکمان ڕەچاوی کارە پیرۆز و خراپەکانی جەژن بکەین ئەوانەی کە چاکن ئەنجامیان بدەینەوەی کە خراپن ئەنجامیان نەدەین. بەڵێ بەڕاستی هەندێک کاری نەشیاو هەیە نەگونجاو هەیە و بگرە هەندێک جارە چێتە حرام و نادروستیە زۆر جار ئێمە ئیشارەتمان پێکردووە لە مینبەرەکان لە وتارەکان ئاماژەی پێکەین بەڵام بەداخەوە خەڵکێک تا ئێستاش هەر لەسەری بەردەوامن یعنی بۆ نمونە لەو کارانەی کە لە ڕۆژی جەژنا کارێکی نادروستە یان ناڕێیەکە بریتە لە تازەکردنەوەی تعزیە کەسێک 2 مانگ پێش ئێستا 3 مانگ پێش ئێستا تعزیەکی بووە لە ڕۆژی جەژنا لە ماڵەوە دائنیشێ وەکو جاری جاران خەڵک سەردانیەکە سەرخۆشی لێەکا و دوعا بۆ مردووەکەکەن و فاتحا خوێن و ئەو بابەتانە ئەو بەڕاستی دروست نییە لا عەزاء فوق 3 لە 3 ڕۆژ زیاتر تعزیەباری دروست نییە ئەو ڕۆژە ڕۆژی خۆشی دەربڕینە نابێ کەس ماتەمینی بژێڕێ نابێ کەس بەنیەتی ئەوە بچێ بۆ ماڵێک بەنیەتی نۆجەژنانە نابێ کەسێک لە ماڵی خۆیان دانیشێ بەنیەتی نۆجەژنانە ئەوە کارێکە دروست نییە یا بۆ نمونە پۆشینی جلوبەرگی ڕەش یا جەژن نەکردن یان بۆ نمونە جەژن نەکردن و چکلێت تەوزیع نەکردن و نقڵ تەوزیع نەکردن و ئەو بابەتانە ئەمە کارێکی دروست نییە هەروەهایەکی تر لەو کارانەی کە ڕێگەی پێنەدراوە یاخود لای کەمی کارێکی باش نییە سەردانیکردنی گۆڕستانە لە ڕۆژی جەژنە چونکە ئێمە هەموو جارێ ئەوە ئاڵین کە جەژن ڕۆژی زیندوەکانە ڕۆژی مردوەکان نییە کاتێکی تر ئەکری ئینسان سەردانی گۆڕستان بکە کاتی تر زۆرە بۆ سەردانی قەبرستان بۆیە بەڕاستی نابێ بخرێت ئەو ڕۆژەوە تەماشاکێکی بۆ ماڵێک بۆ جەژنە پیرۆزە سەرێکی کابرا لە ماڵنی وڵا لە کوێ وڵاشەوە بۆ سەر قەبران
بەڕاستی ئەو کارێکی نادروستە و ئیسلام ڕێگەی بەو جۆرە کارە نەداوە. هەروەها لەو کارانەی کە ڕێگە پێ نادرێ هەرچەندە خەڵک لە جەژنا خۆی ئامادە کردووە و زۆر بە وایە ماڵەکان دەرگاکان کراوەیە بەڵام بەبێ ئیزن و لە دەرگادان دروست نییە خەڵک بچێتە ژوورەوە. جاری وایە کەسێک لە پڕ خۆی کاتە ماڵێکە کاتێ سەیرەکەی وا لە ناو مەسەلەن مەجازەکەی وا لە ناو هەیوانەکەیتی وا خەریکە چێتە ژوورەکانەوە بەبێ لە دەرگادان بەبێ ئیزن وەرگرتن خوای پەروەردگار فەرمێ یا ئەیوە الەذینە ئامەنوا ئەفەرمێ مەچنە ماڵەکانەوە حتا تەستەئنسوا وتسەلیموا عەلی ئەهلیها، یعنی مەچنە ماڵەکانەوە تا سەلامەکەن و تا ئیزن وەرەگرن. ئەمە بۆ جەژنیش هەرواریدا و لە لایەکی ترەوە بەڕاستی یەکێ لە ئادابەکان ئەوەیە کە یعنی پەلە نەکرێت لە چوونە سەر ماڵی خەڵکی دوای کە لە نێژ دوێتەوە بێ ئەوەندە بوەستی کە ئەو ماڵی بەرامبرت نانی خواردبێ و ئیسراحەتی کردوێ. جاری وایە ئەو ماڵە ئیسراحەتی نەکردووە نانی نەخواردووە کەسێک هەڵەکتتە سەر بۆ سەران بۆ جەژنە پیرۆزە و بۆ ئەو بابەتانە. جگە لەوەیش بەڕاستی ئەبێ ئافرەتان ئاگادار بن جلوبەرگی ناشەرعی و نەشیا و نەگونجاو لەبەر نەکەن. هەر جلێک کە سەرنجڕاکێش بێ ببێتەمای ئەوەی کە گەنجەکان سەرنجڕاکێش سەرنجیان ڕاوی کێشرێ و تووشی تاوان و نەزەر ببن بەڕاستی ئەو ئافرەتانە گوناهبار بن. ئێمە دەبێت ئاگامان لەوە بێت بە ناوی جەژنەوە بە ناوی خۆشی و دەربڕین و ئەوانەوە ناشەرعی نەکەین. ئەبینی ئافرەتان زۆر بەوایە میکیاج و بابەتی خۆڕازانەوە و جلوبەرگ و ئانیان بەداخەوە ئەو کارانە دروست نییە و هەروەها پیاوان بەڕاستی نابێت تەوقە بکەن لەگەڵ ئافرەتانی نامەحرەمە بە بیانەوەی کە ئامۆزامە یا پورزامە یا هەر کەسێکی ترەکە مارەی لە تۆ دێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر سوزنیەک لەسەر کەسێکدا بکوترێ باشترە لەوەی تەوقە لەگەڵ ئافرەتێکا بکا کە بێگانە و نامەحرەم بێ بووی. و هەروەها تێکەڵاوی نەکردن و هەروەها بێزار نەکردنی خەڵک بە گۆرانی و بە ئەو بابەتانە تەقامەنی فرۆشتنی تەقامەنی بەڕاستی کارێکی نەشیا و نەگونجاوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا يحل لمسلم أن يروع أخاه، حەڵال نییە بۆ هیچ مسلمانێک کە برایەکی مسلمانی دابچەڵەکێنێ. جاری وای نەخۆش داچەڵەکێ ئیختیار داچەڵەکێ پیر و پەکەوتە داچەڵەکێ منداڵ داچەڵەکێ بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن ئەو کارە کارێکی باش نییە و دروستنی فرۆشتنی کارێکی دروست نییە. ئەبێتە مای ئەزێدانی خەڵکی هەر شتێک بێتە مای ئەزێدانی خەڵکی شەرع قەدەغەی لێکە. و هەروەها یەکێتە لەو خاڵانەی کە پێویستە ئاگادار بین بریتێت لە ئیسراف و زیادە ڕەوی نەکردن لە ئەو ڕۆژانەدا لە کڕینی گۆشت و شیرینی و خواردن و ئەو بابەتانە هەندێک جارە بینین کەسێک زیاد لە پێویست پارە خەرجەکە لەو ڕۆژەیە زیاد لە دەخل و داهاتی خۆی ئەبێ ئەم بابەتانەیش بەڕاستی ڕەچاو بکرێت لە ڕۆژانەدا.